دوا بە دوای ئاڵۆزیەکانی ئەم دوایی نێوان هەرێم و بەغدا و هاتنی هێزە عێراقیەکان بۆ ناوچە جێناکۆکەکان مامۆستایەکی زانکۆ دەڵێت تەنها چارەسەر دانیشتن و دەستپێکردنەوەی گفتوگۆیە لەگەڵ بەغداد. حکوومەتی هەرێمی کوردستان پێش ئەم ڕووداوانەواتە بە تایبەت لە هەموو ماوەی ئەو 30 ساڵ ڕابردوو لە جەنگی داعشدا لە شوێنی هێز بوو، هێزی دەسەڵاتدار بوو. بەغدا چاکتر گوێ لێ دەگرت ئەگەر چی ئەمڕۆ دانوستان لە بەغدا کە لەو پەڕی بەهێزیدایە و نیوەی هەرێمی کوردستانی خستەوە ژێر کۆنتڕۆلی خۆی ژێر کۆنتڕۆلی حەشتی شعبی تۆزە زەحمەتە، بەڵام هیچ چاریکەمان نیە ئەوە نەبێت کە لە بەغدا لەگەڵ بەغدا دابنیشین و ئەو هەنگاوانەی کە ئێستا حکوومەتی هەرێم داوای دەکات دەبوایە چەند ساڵ پێش ئێستا دابدرێت. تێکچوونی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا و بڕینی بودجەی هەرێم تەنها باجەکەی هاوڵاتیان داویانە، بۆیە هاوڵاتیان دەڵێن پێویستە هەرێم پەلە بکات لە ڕێکەوتن لەگەڵ بەغدا لە پێناو باشتربوونەوەی گوزەرانی هاوڵاتیان. دیارە بەپێەوەی کە هاوڵاتیان لە ڕابردوودا زەرەتمەندی یەکەم بوون لەو ناکۆکیانێک کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە، دیارە دۆخەکەوا دەخوازێت کە هەردووک لە ڕێکەوتنی جدی بکەن، هەم هەرێمی کوردستان هەم بەغداد، کە بۆی ژیان و گوزەرانی خەڵک باش بێت، بۆی خەڵک تۆزێک متمانەی بۆ بگەڕێتەوە. بەڕاستی خەڵک لە دۆخێکی خراپدایە. پێویستە هەموو لایەنە سیاسیەکان بە کۆدەنجی نیشتیمانی بەیەکەوە دەست ناو دەست بۆ ئەوەی هەم قوارەیەکی سیاسی تۆکمە دروست بکرێت بۆ ئەوەی هەم پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان بەهێز بێ، دەستیان لەناو دەستی یەکتر بێت لەگەڵ بەغدا ڕێکەوتنێکی استراتیژی بکەن، نەک ئەو ڕێکەوتنە شەفەیەی کە تا ئێستا حکوومەتی هەرێم بە هیچ شێوەیەک نەیزانیوە چۆن ڕێکەوتنێک بکات لەبەر ئەوەی تاگلایانە کردوێتی. گەرچی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا ئامادەی پیشانداوە بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆکانیان لەگەڵ بەغدا و چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان، هاوکات مامۆستایانی زانکۆ و چین و توێژەکان پێیان وایە پێویستە هەرچی زۆر پەلە بکرێت لە ناردنی وەفدی هەرێم و ڕێکەوتن لەسەر بنەمای داواکردنی مافەکانی کورد و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی هەردوو لابێت. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.